پەروەردگار گفتوگۆی ئیبراهیم و باوچیمان بۆ باز دەکات کاتێک کە ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام بە باوچی وت إذ قال لأبيه يا أبتي لم تعبد ما لا يسمع ولا يبصر ولا يغني عنك شيئا أي باوکە گیان تۆ بۆ عیبادەت و خواپەرستی بۆ بت و سەنەمێک دەکەی کە نەدەبیستێ نەدەبینێ نەسوودت پێدەگێنێ يا أبتي إني قد جاءني من العلم ما لم يأتيك أي باوکە گیان من زانست و زانیاریەکم بۆ هاتووە لەلایەن پەروەردگار کە بۆ تۆ نەهاتووە تۆ شارەزاینی فاتبعني أهدك صراطا سويا أي باوکە گیان شوێنم کەوە ڕێگای ڕاستی خواپەرستیت نیشان دەدەم باوکێک کە بت و سەنەمی پەرستووە کە دروستی کردووە بە دەستەکانی خۆی لەگەڵ ئەوەشدا ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام بەو شێوەیە نەرمونیانیە مامەڵە لەگەڵ باوچی دەکات پێی دەڵێ یا ئەبەتی ئەی باوکە گیان بەڵام بەداخەوە ئێستا گەنجانێک کە تازە شتێک لە عیلمی شەرعی فێر دەبن یەکەم کەس کە قسەی پێ بڵێت باوچێتی یەکەم کەس کە دەنجی بەسەر بەرزکاتەوە باوچێتی یەکەم کەس کە لە ئاینی پیرۆزی ئیسلام بیباتە دەرەوە باوچێتی باوچی بە کافر دادنێ بەڵام ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام بەو شێوەیە بوو